پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح بوخاریدا، بوخاری مسلم، هەر کەسێک بە زوڵم بکوژرێ حتا ڕۆژی قیامەت ئللا بەشێک لەو تاوانی قەتڵە لە ملی کێیە؟ لە ملی لە ئەستۆ و گردنی قابلە، چونکە بەناحەق هابیلی برای خۆی کوشت کە کوڕی ئادەم بوون سەلامی خوای لەسەر بێ، کوشتی بەناحەق هابیلی برای خۆی کوشت، هەتا ڕۆژی قیامەت هەر کەسێک بە زوڵم بکوژرێ بەشێک لەو قەتڵە لە ملی قابلە قڕ بەسەری چی بەخۆی کرد؟ چونکە ئەفەرمێ ئەو سەبەبی یەکەم بوو، یەکەم خوێن ئەو ڕشتی لەسەر زەویە وەکو مرۆڤ. تۆش بزانە فڵان کەس خۆی کوشت دڵخۆشمە بە تۆ قاتیلی، چونکە بەهۆی سحرەکەەوە تۆ خۆی کوشت. ڕۆژێک دی ڕۆژی قیامەت خوای گەورە بەڕووی ئەو کەسەت دەکاتەوە، ئەو کاتە دەڵێ خوایەگیان پرسیار لە ئەمە بکە بۆچی منی وا لێ کرد کە خۆم کوژم؟ ئەمە سەبەبی خۆکوشتنی من بوو، سەبەبی ئەوە کە خۆم بسووتێنم، خۆم بکوژم، خۆم بخنکێنم، بۆیە دڵخۆشمە بە فڵان کەس خۆی کوشت خۆی خنکان. ڕۆژێک دێ بەرامبەر بە خوای پەروەردگار دەبیتەوە و محاسبەت دەکری قڕ بەسەرت چی بەڵگەیەکت پێیە؟ وەڵا خوای ڕقم لێی بوو ئەبێ بچی وای لێ بکەی، دڵی خوای حەزم پێی نەبوو، ئەمانە لای خوا نایخوات، کەواتە ئەمڕۆ بگەڕێرەوە بۆ لای خوا، خوشکەکەم بگەڕێرەوە بۆ لای خوا هەتا خوای گەورە تۆڵەی لێت نەکردوێتەوە. دووری مەگرە لە مناڵەکانی خۆتا چۆن وات کرد خەڵکی ئینتیحار بکە و خۆی بکوژێ و خۆی بسووتێنێ، لە مناڵەکانی خۆتا بە هەمان شێوە ڕوو بداتەوە. دووری مەگرە خۆت بکوژی، کەواتە بگەڕێرەوە بۆ لای خوا. خوای گەورە دنیا و قیامەت لێ تاریک بکە، مادەم دنیا و قیامەتی خەڵکی تاریک کرد، خەڵکی وای کرد خۆی بکوژێ کە تاوانێک و جەریمەیەکی زۆر گەورەیە. چۆن قیامەتی خەڵکت تاریک کرد، خوا دنیا و قیامەتی تۆش ئاوا تاریک کە. سحر مەکە، لە خوا بترسە.